ئاماری شەشمانی ڕابردووی ئەمساڵ سیوێک ڕووداوی هاتوچۆمان نەبووە لە کۆی ئەو سیوێک ڕووداوە 32 بریندار هەبووە لەگەڵ 4 مردووە 32 بریندارەکە 26 لە ڕەگەزی نێرە و 6یان لە ڕەگەزی مێیە و ئەوانیشی کە مردوون 4 مردووەکە سییانیان لە ڕەگەزی نێرە و یەکیان لە ڕەگەزی مێ و سەررجەم ئەم ڕووداوانە 20 ڕووداویان لە ناو شار بووە 11 ڕووداویان لە دەروی شار بووە و جۆرەکانی ڕووداوەکان ڕووداوی پێکدادانە 13 ڕووداوی شێلانە حوتی وەرگەڕان و لەگەڵ یەک حاڵەتی سووتانمانە هەبوو. بەڵێ ئەو ڕووداوانەی کە بۆی ماتۆرسکیلەوە بووە 13 ڕووداوی هاتوچۆمانە بۆ کە هۆکارەکەی بەهۆی ماتۆرسکیلەوە بووە لەو 13 ڕووداودا 15 برینداریتیا بووە لەگەڵ یەک کەس کە گیانی دەزاوە و ئەو ماتۆرسکیلانی کە دەستی بەسەراگەوە پێش ئەو ماتۆرسکیلانی کە پێشتر لە بەڕێوەبەرایەتیمان دەستی بەسەرگیراوە 246 ماتۆرسکیل بووە و ئەو مەفرەزانیش کە پێک هاتووە لە مانگی ڕەمەزانە بۆ دەست بەسەراگرتنی ماتۆرسکیل توانیویانە 132 ماتۆرسکیل دەست بەسەرا بگرن و کۆی گشتی ئەو ماتۆرسکیلانی کە دەستی بەسەراگیراوە 378 ماتۆرسکیل